والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. همو أسرق لخزمتنا لكتاب نيابي أذكار إمام النووي لخزمتي أبين أمره دول ذكر كان دول بابته كان وبابا كان لخزمة إمام النووي أبين أفرمي أجر مسلمانك جليك سبي لبركرد بزانين چی بڵێ چی بکە یان چی بڵێن بە هاوڵێکمان ئەگەر جلێکی نوێ و تازەی لەبەر کرد. پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم لە مەجلیسێکا دانیشتە بوو جلێکیان بۆ هێنا هەندێ خاڵی ڕەشی تیا بوو حەزی لە جلەکە نەبوو فەرمووی بە هاوڵان کێ حەز ئەکەن ئەم جلەی بدەمێ هەموو خەڵکە بێدەنگ بوون. کچۆڵێکی بچکۆلە لەوێ بوو یاری ئەکرد پیانەوت ئوم خالید طبعا عەرەب کونیی زۆرە بمنالش كونية دائما فرمي أم خالد بانجي كان بوم هنا بو خزمة بيغمبري خواه صلى الله عليه وآله وسلم. طبعا ملاطفي بيغمبري خواه صلى الله عليه وآله وسلم زور زور قوربو أفرمي جلكي بدسي مباركي خوي قماشكي بيتا بم كتب شكولي ودايبا كتب شوكك أفرمي لم كاتشا فرموي أبلي وأخلقي دوجار فرموي برزي لبريا كون ببلبريا وقت عمري دريشك بأمجل لبريا بعمري دريش أمو خالد عمري زوزو دريش بو زور كاتيج أو جلي بيغمبرياني صلى الله عليه وآله وسلم لبركلو إي بيتشا بخويو لفرماشتي كتير ابن عمر بومان أجرته على بيغمبري خوا صلى الله عليه وآله وسلم باوكمي بيني يعني عمري كوري خطاب بيني جليكي لبرايا فرموي أجديد هذا أم غسيل أم جلي لبرتايا تازيا شوردو أو جوانو باكو خاوينو سبيا وتيب الغسيل بلكو شوردو موجوان فرموي البس جديدا وعش حميدا ومت شهيدا جليكي جوان وتازه لبركة خوش بجي بمره بالشهيدي سبحان الله فرمون أم فرماشتي بيغمبري خواه صلى الله عليه وآله وسلم إشارته تيابو وإمام عمر شهيدا فرموي ومت شهيدا أمريكا وكو أمر بويا فرمون أو كسيجلي تازه لبركة عيشي حميد أبي جياني خوش أبي وأجر خواهي قول لطفي لك الله كمردنشي شهادة بي أو خير الدنيا وآخرتي تزجيرو شوان جل كان من لبركين بابي كترك إمام النووي رضا ورحمة الله ومن باسك أفرم السنة وآية كإنسان لجلو برقو بوشاكيا لنا على كان يا لبريا أكا لشروع كان يا لبي أكا همو هاويني أمانة لاي راس بخاطر لاي شبو بيج لاي شبو أفرمي قولي راز لبركة شروالك قاتي راز يكم جال لبركة أفرمي كاتي كيش كداينا لاي شبدا أني واتجلكت كدانا يكم جال لاي شبدا أني دوات لاي راز داني لبركة نشابه عكسه نعلى كان يشبه همان شواز أفرمي حتى سنة إنسان كاتي كتشاوي الرجي لتشاوي راسه ودس بيبكا طبعا تشاوي رشتن پیغمبریان صلی الله علیه و آله و سلم شوازه رشتویتی شوان رشتویتی همو کاتب افرمی شوان کچاوی رشتو دوای و اخوت بیانیان زو ای شورد افرمی سه جار چاوی راسی رشت دو جار چاوی چپ وقتا بتاک پنجا سه جار چاوی راست دو جار چاوی چپ لکیو دسی پی اکل لچاوی راست و سه جار اکی تاوا کردو دواتیش دو جاری چاوی چپی اکرد وقتا دو جار امیان سه جار مكحلكة بابلين ميلكي اخسنا مكحلكة إنجا هنا بتشاوي سيجر ودوجر بتشاوي شبي اخسنا مكحلكة هنا بتشاوي والسواك كردن أفرم سنة وإلا لا راسي دانا كانوا دس بكي كسوا سنة سواك بكي بنجكان النينوك أكي سنة وهاي عينا لا يراس ودس الراس دس بكي طبعا لا سنتي نينو كردنا سنتي كي فراموش هي أبي أقام اللي بك إمام النووي بالتفصيل شرح صحيح مسلمة باسي أكا أفرمي لدستكانا سنة وهاي لبنجي شايتمان ودس بيبكي أم بنجي ناكي بنجي شايتمان دس بيكي هتا إيرا طاو أكي إن جا الليرا ودس بيكي تو تا إيرا أخير دانا أما أكي واتا أقد دس بمشي وازد داني الليرا ودس بيكي وردو دا أرواتا أقاتو إيرا أقا بخري داني دستكاني درجة أوا سنة لم بنجي شايتمان ودس بيكي لدسي الراس هتا طاو أبي إن جا يتدسي شب سنة الليرا ودس بيبكي بمشي وازد تا إيرا أخير دانا أما أكي أما سنة لا بنجكاني دسا لا بنجكاني قاچا
لە پەنجە بچووکی ڕاستەوە دەست پێ ئەەکەی تا پەنجە بچووکی چەپ کۆتایی پێێنی ئەمە سنەتی دەستەکان و قاچەکان لە کاتی نینۆکردنە ئەفەرمێت تەنانەت لە بەرسمێڵکردنە یا بە مەکینەیە کە لای ئەبەی لای ڕاست یەکەم جار دەست پێ بکە ئەفەرمێت لە بنباڵە کاتێک کە مۆکان لا ئەبەی یەکەم جار لای ڕاست دەست پێ بکە لەسەر تاشینا تەنانەت و سەر تاشە بە ڕێزەکان توانە ئەو سونەتە زیندووکەنەوە لە لای ڕاستەوە دەستکە بە سەر چاکردن ئەفەرمێ حتا لە تاشینی سەرە لە لای ڕاستەوە دەسی پێ ئەکرد ئەفەرمێ سەلامکردن لە نوێژە لە لای ڕاستەوە دەسی پێ ئەکرد کە ئەچوە ناو مزگەوتەوە بە قاچی ڕاست ئەچوە ناو مزگەوتەوە لە مزگەوت لە سەر ئاو کە دەرئەچوو عینەن بە قاچی ڕاست دەرئەچوو لە دەستنوێژە لای ڕاستی پێشەخست تەنانەت لە خۆشۆردنە یەکەم جار لای ڕاستی ئەشۆرد اینجا لە خواردنا بەدەستی ڕاست ئەی خوارد لە خواردنەوەیە بەدەستی ڕاست لە تەوقەکردنا بەدەستی ڕاست کە سەلامی لە حەجەری ئەسوەد دەکرد پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم دەستی ڕاستی بەرزە کردەوە ئەگەر شتێکی لە کەسێ وەربگردایە ئیلا بەدەستی ڕاست وەری ئەگەر کەس شتێکی ببەخشایە بە کەسێ ئیلا بەدەستی ڕاست ئەیدایە ئەمە سنەتێکن فەرامۆش نەبێ ئەگەمان لێبێ ئەفەرمێ هاوێنەی ئەمانە هەر هەمووی پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم هەمووی بەدەستی ڕاست و بەلای ڕاست جێبەجێ ئەکرد فەرمایشتەکان زۆرن لەم بارەوە پێغەمبەریان عائشە بۆمان ئەگەڕێتەوە يعجبه التيمن حەزی ئەکرد لای ڕاستەوە دەست پێ بکە في شأنه كله لە هەموو شتێکیان لای ڕاستەوە دەستی پێ کرد بە چەپ کۆتایی پێێنا في طهوره وترجله وتنعله لە کاتێکە کە خۆی پاک ئەکردەوە خۆی ئەشۆرد لە تەهورەکەیە لە دەستنوێژیە لە خۆشۆردنیە لای ڕاست یەکەم جار دەستی پێ ئەکرد وترجله ترجيل الشعر يعني قژداهێنانی و هەروها لە تەنعولی کە پێڵاوی لە پێ ئەکرد بە هەمان شێواز لای ڕاستی پێشەخست دایکی ئیمانداران عایشە بۆمان ئەگەڕێتەوە ئەفەرمێ پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم دەستی ڕاستی بۆ تەهور و تەعام بەکارهێنا دەستی چەپی لەسەر ئاوا بەکارئەهێنا وما كان من ئەذا هەر شتێکیش بیزانایە کە پاکردنەوەی تایە و لابردنی پیسی تایە بەدەستی چەپ پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەیکرد لە فەرمایشتێکی ترا حەفسە بۆمان ئەگەڕێتەوە دایکی ئیمانداران ئەفەرمێ پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم دەستی ڕاستی لە خواردن و خواردنەوە و جل و بەرگ و پۆشاک ئەوانەی کە باسمان کرد بەکارهێنا دەستی چەپیشی بۆ غەیری ئەوانە بەکارهێناوە تا هەردوو دەستەکە وەزیفەی خۆیانیان هەیە ئەمە ئەوە ناگەێنێت دەستێ فەزلی زیاتر بێت لە دەسێتر بەڵام ئەمە سنەتێکی ئەم دینێ هەموو شتێکی ئەم دینێ ئەمە بە نظامە ئەمە نظامی دینەکەی ئەمە بەم شێوازەیە ئەبەو شێوازە جێبەجێ ئەکرد ئەفەرمێ فەرمایش زۆرن لەم بابەیە ئەوەندە کیفایەت پێ ئەکەین کە سنەت وهایە ئینسان لای ڕاستەکانی پێش بخا بەسەر لا چەپەکانیە لە زۆرێک لە ئومور و لە کاروبارەکانیە بەڵام وا نەبێ ئەمە ئینسان وا تەسەور کات دەستی چەپ بێڕێسترە یان دەستی چەپ ئیتر فەرمانی نییە و کاری نییە نەخێر ئەم دوو دەسە بە هەردووکیانەوە کاریان پێ ئەکرێ هەر یەکیان ئیش و کاروباری و تایبەتمەندی خۆی هەیە هەر کەسیان کاری خۆی جێبەجێکە حتا مەسەلەی سیواکردن ئایا بەدەستی ڕاست بەکاری بێنە یا بەدەستی چەپ زانان اختلافیان هەیە ئەوانەی کە فەرمویان سیواک پاکردنەوە و فەرمویان دەستی چەپ سنەت ئەوانەی فەرمویان سیواک فەضیلەتە فەرمویان بەدەستی ڕاست بیکە هەموو ئەوانە جێگەی اختلاف و مشتومڕی زانایان بۆ لەسەر چی لەسەر ئەوەی بزانن ئایا ئەمە کامیانە هەرچی شتێک کردوانە بە قاعیدەیەک پاکردنەوە بوو بێ دەستی چەپیان پێشخستوتیایە هەرچی شتێکیش فەضائیل بوو بێ هەر هەمووی دەستی ڕاستیان پێشخست داوا ئەکرد لە ذاتی پاکی پەروەردگار خۆیان لێت ئەپاڕێن و لێت ئەلاڵینەوە خۆیان لە بەرەکەتی ئەم کتێبێ بەشمان مەکە یا ئەکرەم الئەکرەمین بە نووری ئەم کتێبە دڵمان منەوەرکە خۆیان بە نووری ئەم کتێبە ماڵەکانمان منەوەرکە بە نووری ئەم کتێبە ژیانمان منەوەرکە بە نووری ئەم کتێبە مردنمان منەوەرکە بە نووری ئەم کتێبە شار و وڵات و نیشتمان منەوەرکە آمین آمین والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين ويقول لقناه من الشيء وجبوره موفق إن شاء الله